ئەم ڕەحمانە ناجسنە ئاوا بڕە بەخوا دەسڕی سواڵیم پێداخە ئەبێ حەلێکی بۆ بدۆزمەوە. حەبسە ئەرێ چرا کاراتیەکەی و بەنرخێنە جوان بەستە کوردە دۆخینەکە درێژە ماڵی تۆ بە قوڕ نەگیرێت. ئەڵێم ئەڕۆم یا الله بۆ شۆ ڕۆی وەڵاتم بۆ لای شەریفی شارەوانی. بۆ چێکی بەلای شەریف؟ وەڵات شکال لە ڕەحمانی دراوسێ دووکانمە. ئەیە ڕۆدانیش حەیامەنە چێ مناڵی وردە وەرە ژنەکە مناڵی وردە ئێمە مناڵما ورد نییە؟ ئەو ڕزقی بڕێوم هەرچی مشتەرەکانم هەیە هەمووی ڕاکەن بۆ لای ئەو. ڕزق لای خوایە دانیشە. ئامەنتو بیلا بەڵام ئەو ڕزقی منی بڕیوە. خوای گەورە ڕزقانێریە. باشە تۆ هەز ناکەیت من هەفتەی 4-5 جار گۆشتمە کڕی. ئێستا هەفتەی 1 جاری کڕم وایە؟ قەچەکە چۆن قەیچەکە ئەو ڕزقی منی بڕیوە. دانیشە حەیامەنە چێ بەرخاتی و مناڵانەی. ئەستا تەلەفۆن بۆ شەریفی شارەوانی یەکەم. ئەیە ڕوو تەلەفۆن بکەن کە دانیشە. تۆ حەقت نەبێ بەسەرەوە دانێ بۆ خۆ. شەریف دانیشە کاکە شەریفم سڵاوت لێبێت بەیانی وەر لە دایرەی هێشتا دەرنەچووی لە ماڵەوەی لە بەردەم باخەکە دەئێستەیەم 2 دقە ئیشم پێتە مەمنونە بم وهات نە لە تەخیر نام خواحافیز بای وەرە مەڕۆ پێی نەڵێ حەیامانە چییە چن بۆ جادە گشتیەکە یاک مەجموعەشتی تەجاوەزی لێ هاتۆتە پێشەوە تێگەیشتی هەر هەمووی لا بەرن قبوڵی ناکەم لە کەسیان لای نەبرد غەرامەی بۆ بکە چاوی دەرێنم باشە فەرموو خێر بەم بەیانیە باشی کاک شەریف سەر چاوەکەم کاق وزێر ئەمرکە ئێستا لێەوە هاتم هەرچی باخەکانی دراوسێ و هەبوو هەموویان ڕوخان و لایەن بردووە عەجیب ئەوەی جەنابێ ماوە ئێمە باخی خۆمانە بەزاقی چام قابلی خۆمان تێگەین ئەی من شەریف نیم بەرەوەڵڵا تۆ شەریف کوڕی شەریفی چی ئیش هەیە بە پەلە پێم بڵێ چکە من دەوامم هەیە وەختی دەوامە ئەم پێچ و پەنایی ناوێت سەراحەتەن پێم بڵێ وەڵی ئەلحەقی کاک شەریف دراوسێ دوکانێکم هەیە ناوی ئەو ڕەحمانە ڕەشە عەبوسە پیسەکە نابوت ناڕەسەن هەرچی ئەشیای دوکانی هەیە هێناوێتێ پێشەوە سەر شۆستەکەی گرتووە بینی خۆشمان بێت کە ئافرەت و شت لێەوە ڕوا تەعلیقیان لێ نەبابە ئەتەوێ پێی قەپاتکەم ئەگە بتوانی پێی قەپاتکەی هەتا ماوە مەمنونی تۆ وەڵڵاهی ئەتوانم پێی قەپاتکەم بەڵام ناکرێ ئەزاین چۆن ئاخر هەستەکەم ئەکرێت بەسەری تۆ ناکرد کاک شەریفجان دەتەوە لە برای خۆ وەیگرە ئەو مەگەر لەبەر دڵی تۆ بکرێ جینە وەڵڵا ناکرێ یەک لیجنانێرە بۆ ئەوێ ئەوەی تەجاوەزی کردووە و هاتووە و شتی هێناوەتە پێشەوە و شت بە زیان فرۆشێومانە ناخوا هەمووی داگیرەکەم و هەمووی حیز دەکەم و غەرامیان بۆکەم مەوزوعی ئەو تعلیق لە ئافرەتدانەشە بیر ئەگەر خۆی ئەخلاقی تیا بێ ئەوە ناچێت تعلیق لە ئافرەت بە خۆی تیان نییە چیتیان نییە یعنی مەبەستم لە قەلالی شارەوانیە ئەو عەلاقەی بە ئێبەوە نییە تۆ یەک دەنە خەمن نەبێ باشە بە قوربان دەبڕە خوا حافیزی بێ خوا ئاگایارە بێ خوا حافیزی بە ساقە بمایش